ئەمە چوارەمین فیستیڤاڵی ئەوینە لە سلێمانی کە گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامیە لە هەرێمی کوردستان. هۆڵ پڕ بووە و نەسەرسەکۆی نمایش و لە نێوانی کورسیەکان و سەرزەوی جێگای دانیشتنی نەماوە. بەشێکی زۆری وڵاتیانیش بەهۆی نەبوونی شوێنەوە هۆڵەکەیان بەجێ هێشت و گەڕانە ماڵەوە تا لە پەخشی ڕاستەوخۆ بینەری فیستیڤاڵەکە بن. لاتان سیر نەبێت لە 4 ساڵی ڕابردوودا لەلایەن حکومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیریەوە هیچ هاوکارێکی ئەم فیستیڤاڵە نەکراوە. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری فیستیڤاڵ ئەوین باس لەوە دەکات بەهۆی هاوکاری نەکردنیان نەیانتوانیوە هۆڵێکی گەورەتر بگرن و خزمەتێکی باشتری هاوڵاتیانی دۆستی هونەری ئیسلامی بکەن. کۆی گشتی فیستیڤاڵەکە لەسەر ئەرکی ئەندامانی ناوەند و کۆمەڵی خێرخواز و سپۆنسەرەکان بەڕێوە چووە و لایەنی حکومیش نەخێر هاوکاری نەکردوین، تەنها بە هاوکاری سپۆنسەرەکان بوو کە لێرە زۆر سپاسیانەکەین. لە ساڵانی پێشوە نەکرد هاوکاریان نەکردوین بەڵکو زۆر جار ڕێگریشان لێ کردوین. ئەندامێکی پەرلەمانی کوردستان گرنگی هاوکاریکردنی ئەم جۆرە فیستیڤاڵان دەخاتە ڕوو، هەروەها ئاماژە بۆش دەکات لەم خولەدا ئەگەر پرۆژە یاسای بودجە هاتنێ و پەرلەمان هەوڵ دەدەن بودجەیەکی تایبەت بۆ ئەم جۆرە فیستیڤاڵانە تەرخان بکەن. وەزارەتی ڕۆشنبیری پێویستە کە وەک پێویست هاوکاری ئەم جۆرە مناسبانە بکە، ئەم جۆرە فیستیڤاڵانە بکە کە لە ڕاستیدا ئەمانە خۆی زۆر بە چاکی ئەگونجێت و پێکەڵپێکە لەگەڵ هەم دینی میلەتەکەمان هەم عادەت و تەقلیدی گەلەکەشمانە. هەندێک مناسبەی تر هەیە کە ئەکرێ بەڕاستی زۆر دوورە لە ئەخلاق و ڕەوشت و لە تەریخ و لە مێژوو و لە کللتوری ئەم میلەتەی ئێمە. بۆ ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەوڵە دەین لەم خولەی پێنجەمە کە ئەگەر قانونی موازنە و بودجە ئەو کاتەکە نێردرا بۆ پەرلەمانی کوردستان بۆ تەصدیقکردن، ئێمە هەوڵە دەین کە جوهدێکی زۆر بکەین، تێکۆشانێکی زۆر بکەین، هەوڵێکی زۆر بدەین کە بودجەیەکی تایبەت دابنرێ بۆ هاوکاریکردنی ئەم جۆرە مناسبانە. هونەری ئیسلامی و کللتوری کوردەواری پڕیەتی لە شاکاری بەرز و هونەری ناوازە کە فیستیڤاڵی ئەوین وەک گەورەترین فیستیڤاڵی هونەری و ئەدەبی نمونەیەکی زیندوی ئەو شاکارەیە، بەڵام لە جێگەی هاوکاریکردنی لەلایەن حکومەت و دەستگا پەیوەندیدارەکانیەوە هەندێک جار گرفت و لەمپەری جۆراوجۆری بۆ دروست دەکرێت کە بە هیچ شێوەیەک لەبەردەم ئەو فیستیڤاڵ و ئاهەنگ و کۆنسێرتانەی کە لەگەڵ ئاداب و کولتور و ئاینی کوردەواری دەژن ئەو گرفت و لەمپەرانە بەدی ناکرێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دستی شکستم که